ڕۆژگار و ساتە سەختانەدا کە ئێوە لەگەڵ ئۆجەلان بوون لە مۆسکۆ، لە ئەسینا و لە نایروبی، ڕەوشی ئۆجەلان چۆن بوو؟ چ وێنەیەکی لە لای ئێوە دروست کرد؟ چۆنتان دەبینی؟ En çok Nairobi'de fırsat buldum onunla çeşitli konulara girmek. من زۆرتر لە نایرۆبی دەرفەتی ئەوم بۆ دروست بوو لەگەڵ ئەودا دانیشم و باسی زۆر بابەتی جیاواز بکەین. یەکەم شت دەمەوێت ئەوە بڵێم کە دۆستێکی گەورەی گەلی یۆنان بوو بە هیوام ئەوە بەردەوام بێت. شارەزای مێژووی ئێمە، فەلسەفەی ئێمە و دیموکراسی و دابوو نەریتمانە. هیوادارم ئەوە بەردەوام بێت. تێدەگەم کە گرتنی لەوەیە ببێت بەهۆی دروستبوونی بۆچوونێکی خراپ، بەڵام پێم وایە ئەویش وەکو کەسێکی سیاسی دەزانێت تاوانەکە هیچیە بوو. دەزانێت گوناحی گەلی یۆنان لەو کارەدا نەبوو. بە هەرحاڵ قسەمان دەکرد و باس و خواستمان پێکەوە دەبوون. 2 ڕۆژی کۆتایی بوو جارێکیان پێکەوە قسەمان دەکرد. شەو بوو، شەوێکی ئارام بوو. بە منی گوت تەماشا، ئێستا دەزانم دەپرسیت ئەم پیاوە بۆ خۆی ناکوژێت، چونکەوا دەبینیت کۆتاییمان نزیک دەبێتەوە. ئەوەی گوت. هەروەها گوتی خۆکوشتن یان مردن بۆ من ڕزگاریە، چونکە ساڵانێکە هەموو شەهیدەکانمان ئەوانەی من پەروەردەمکردن و من بۆ شەڕ ناردیانم بەردەوام دێنە خەوم. گوتی بێگومان پەکەکە ڕێخستنێکە گەلی کوردی لە پشتە، بەڵام من بەدەستی خۆم ئەو کارانم کردووە و ئەو کەسانم پەروەردە کردووە. شەوانە شەهیدەکان دێنە خەوم، لەبەرەوە مردن بۆ من ڕزگار بوونە. هەروەها گوتی بە هیچ جۆرێک نامەوێت گەلەکەم بچووک پێشان بدەم، بەڵام تا ئێستاش لە نێو گەلەکەمدا کێماسی تێگەیشتن لە سیاسەتەیە، کەم و کوڕی هەیە. ئەگەر من بڕۆم پڕکێشی ناکەن و ئەو خوێنەی ڕژاوە دەترسم بە فیڕۆ بڕوات. دەبێت بمێنمەوە و تێکۆشان بەردەوام بێت. خەم مەخۆ، لە ئەنجامدا هەر سەر دەکەوین. وهای گوت. لێم پرسی جارێک گوتت دەبێت بەردەوام لە پەیوەندی دابم لەگەڵ پەکەکەدا، وایە؟ گوتی بەڵێ ئەوە ڕاستە، بەڵام بە ڕۆیشتنی من، بە کوژرانی من وەکو ڕۆژئاوایان تورکیا بیری لێ دەکەنەوە پەکەکە بڵاوەی لێ ناکات و لە ناو ناچێت، چونکە پەکەکە بریتیە نییە لە ئاپۆ. ڕۆحی ئاپۆ هەیە. من پەکەکەم کردووە بە بزاوێکی زری پۆژاسا. کۆمەڵی ئەڵقەی پێکەوە گرێدراون، یەکێکیان دەرکەن، یەکێکی تریان دێتە ئاراوە و دەبن بە جێگرەوە و بەو شێوەیە. گوتی پەکەکە بەردەوام دەبێت و لە ئەنجامیشدا سەردەکەوین. 2 ڕۆژ بەر لە دەستگیرکردنی ئەوەی گوت. ئەمە لە کتێبەکەمدا هەیە، چونکە هەمووان پیانوا بوو کاتێک گۆجەلان دەستگیر بکرێت ئەوە پەکەکە بڵاوی لێ دەکات. وا دەبینین پەکەکە بڵاوی لێ نەکرد و لە سەرکەوتن نزیک دەبێتەوە. لە بابەتێکی تریشدا گوتی ئێمە فڕێ مەدەنە باوەشی تورکەکانەوە، تەنها بۆ ئێمە نا، بۆ ئێوەش باش نییە. بڕوانە مێژوو، پاش ئەوەی تورکەکان لەگەڵ کووردا ڕێک دەکەون دەتوانن بەرەو دەریای ڕەش، بەرەو باڵکان و بەرەو ئەوروپایش پەلیان کوتە، هەروەها بەرەو قەفقاسیش. بۆچ؟ چونکە کوردستان و کورد قوڵاییەکی گرنگ بە تورکیا دەبەخشن. ئێستا بە هەبوون و ئامادەبوونی پەکەکە ئەو قوڵاییە استراتیژیەیان نەما. ئەگەر ئێوە پشتگیریمان نەکەن بۆ یۆنانستان و بۆ تەواوی ئەوروپایش کارێکی خراپ دەبێت. ڕاستیەکەیشی وەهایە و لەو دواییەدا دەبینین کە تورکیا باوەش بۆ کوردەکان دەگرێتەوە و دەیەوێت لەو بارەیەوە سوودی زۆر لە کورد وەربگرێت. لە کتێبەکەمدا باسم لەم شتانە کردووە. دەمەوێت شتێک بڵێم، نەک لە ڕووی ڕیایی و لە ڕووی پیاهەڵدانی هەرزانەوە. نە ئەو شتی وەهای دەوێت و نە منی شتی وەها دەکەم، بەڵام بەڕاستی ئەمڕۆ ئۆجەلان لە مێزۆپۆتامیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئەزموونترین و خاوەنی زۆرترین زانیاری و ئاگایی قوڵە، ئەو کاریزماترین سەرۆکی سیاسیە. En derin bilgili, en karizmatik siyasi liderdir. بێگومان چاودێری ڕەوشەکە دەکەن لە تورکیا و ئاگاداری پرۆسەی ئاشتی هەن. لەو بارەیەوە چی دەڵێن و بۆ چوونتان چییە؟ Düşüncelerimi açıklamak istemiyorum. نامەوێت بۆ چوونەکانم لەو بارەیەوە ئاشکرا بکەم، بەڵام پشتگیری پرۆسەکە دەکەم. هەروەها متمانەم هەیە بە بڕیارەکانی بەڕێز ئۆجەلان، قەندیل، کەجەکە و ئەوانەی لە ئەوروپان، بەڵام بەگشتی بۆ چوونەکانم لەو بارەیەوە ناڵێم. Öteki düşüncelerimi açıklamak istemiyorum. نەک هەر دەربارەی بابەتی گەلە کۆمەچی و ڕادەستکردنەوەی ئۆجەلان، بەڵکو دەمەوێت سەبارەت بە ڕەوشی ئێستای ناوچەکەش هەندێک پرسیارتان لێ بکەم، بە تایبەتی ڕەوشی ئێستا ڕۆژئاوای کوردستان. ڕەوشەکە چۆن دەبین و لەو بارەیەوە چی دەڵێن؟ Bakınız, şimdi orada bir Türkiye'nin özellikle son aylarda تەماشا بکەین لە ماوەی ڕابردوودا پەرەسەندنی بەرچاو لە تورکیا هەیە سەبارەت بە تێڕوانینی کێشەی کورد. بێگومان ئەگەر ئەمە بەراورد بکەین بە ساڵانی سەرەتاینەوە دەکان، ئەو دەمەی وەزیری کاری دەرەوە و سەرۆکی ستوونەکانی سوپا لە تورکیا دەستیان لە کار کێشایەوە تۆرگۆد ئۆزال پلانی خۆی لەگەڵ واشنگتۆن هەبوو.
ئەو دەمە پلانەکە لەگەڵ واشنگتۆن ئەوە بوو کە دەیانگوت ئێمە لە باشوورەوە و ئێوەش لە باکوورەوە، ئێوە کەرکووک و مووسڵ دەگرن و ئێمەش لە باشووری عێراق و پلانی خۆمان جێبەجێ دەکەین. ئەو دەمە لە تورکیا سەرۆکی ستوونەکانی سوپا دەستی لە کار کێشایەوە، چونکە دەیانگوت کورد پارویەکی ئەوەندە بچووک و ئاسان نییە بۆمان خود نادرێت، لەو کارەدا ئێمە زیانی گەورەمان لێ دەکەوێت. ئەوە تێڕوانینی ئەو دەمەی دەوڵەتی تورکیا بوو. لەم دەمانی دواییدا حکوومەتی ئەردۆگان دەیەوێت بگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە و پەیڕەوی بکات. ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەوە کە ڕێکەوتنێکیان لەگەڵ هەولێر هەیە و لەو چوارچێوەیەشدا بۆ چوونی تورکیا دەربارەی کێشەی کورد بە تەواوی هاتە گۆڕین. ئێستا ئەوان باوەڕ ناکەم لە جی کوردستانێکی سربەخۆ بن، وا بۆ زۆرتر لە 10 ساڵ دەچێت لە تورکیایشدا شەڕی گەورە وەکو جاران ڕووی نەداوە، لەبەرەوە بارەکە وەکو 20 ساڵ لەمەوبەر نییە و تورکەکان تێڕوانینیان گۆڕاوە. بەڵام ئەو تێڕوانینە بۆچ گۆڕا؟ ئەو هۆکارانەیش چین کە بوون بە هاندەری ئەو گۆڕانە. یەکەم هۆکاری ئەو گۆڕانە جیۆپۆلیتیکە. کارەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەدا تورکیا ناچار دەکەن لە لای خۆیەوە ئەو گۆڕانکاریانە بکات. بەڵام گرنگترین هۆکار لەو گۆڕانکاریانەدا ڕۆژاوایە. بۆچی؟ چونکە نزیکەی 900 بۆ 1000 کیلۆمەتر هاوسنووری تورکیایە. پەکەکەی دووەم دروست بوو. لەوێ تورکیا ناتوانێت هیچ شتێک بکات، چونکە جارێ لە نێو سنووری فەرمی وڵاتێکی تردایە و لەوێ 3 کانتۆنی سربەخۆ دروست دەبێت و دووەمین دەوڵەتی کورد سەرهەڵدەدات. هەروەها شێوازی کارکردنی ئەو کانتۆنانە زۆر تایبەتە. بەڕاستی لە هەندی ڕووەوە لە کەشی دیموکراسی هەندێک دەوڵەتانی ئەوروپی لە پێشترن. 3 زمانی فەرمی، نوێنەری کەمینەکان لە هەموو شوێنێکن. دیموکراسی ئەمەیە. ئەمە بۆ تورکیا مەترسیەکی گەورەیە. بۆچی؟ پاش دروستبوونی کێشەی سووریا هەمومان دەستێوەردان و بۆچوونی تورکیامان لەبیرە. ئەوان گوتیان با دیکتاتۆر بڕوات، بەڵام لە دروستبوونی کۆی کێشەکەدا ڕۆژاوا لەدایک بوو. ئیتر ڕۆیشتن و نەڕۆیشتنی دیکتاتۆر واتایەکی بۆ ئەوان نەما. ئێمە نازانین لە داهاتوودا چۆن دەبێت، ئەسەد دەڕوات یاننا، بەڵام بڕوات و نەڕوات لەوێ ڕەوشی کورد بەرەو باشی دەچێت نەک بەرەو خراپی. ئەوەیش دەبێت بە نمونەیە کە لە ئەنجامدا تورکیا ناچار دەکات هەمان ماف بدات بە کوردەکانی خۆی. Kendi Kürtlerine aynı hakları vermesi gerekiyor. دەزانم چاودێری ڕەوشی باشووری کوردستانیش دەکەن. دەربارەی ڕەوشی کورد لەوێ و داهاتووی عێراق و کورد بۆ چوونتان چییە؟ Orada Irak fiilen parçalanıyor. لەوێ بە شێوەیەکی کردەیی عێراق بەرەو هەڵوەشانەوە دەچێت. 3 پارچەی جیاوازەیە. بەشی شیعەکان هەیە لەم پەرەسەندنانەی دواییدا شوێنی سونەکان دەزانین چۆنە. هەرێمی کوردستانیش لە مێژە هەیە. لە ڕووداوەکانی هاوینی ساڵی 2014دا هەرێمی کوردستان لە 140 سەرزەوی خۆی جێڕایەوە و بەو شێوەیە هەرێمی کوردستان فراوانتر بوو. ئێستا لەوێ ڕەوشێکی نوێ هاتۆتە ئاراوە. هەولێر بۆ پەیوەندی سیاسی بە دەرەوە و هەروەها بۆ ڕەوانەکردنی نەوت پێویستی بە تورکیایە. جگە لەوێ هیچ دەریایەکی تر نییە. نە ئێران، نە بەسرا و نە سووریا بۆ ئەو مەبەستە دەست نادەن. تورکیا تاکە دەرگاوت تەنها ڕێگەی مسۆگەرە بەرەو ڕۆژ ئاوە. بەو شێوەیەش حکوومەتی هەولێر ناچارە پەیوەندیەکی باشی لەگەڵ تورکیا هەبێت. ئەوە کارێکە ناشێت لە بەرچاو نەگیرێت. ناچاربوونێکی پێویستە، بەڵام ئەو ناچاریە هەندێک جاروا دەکات کە حکوومەتی هەولێر هەندێشتی نەخوازرا و بەرامبەر بە کوردی پارچەکانی تر بکات یان لە هەندێشت بێدەنگ بێت. لێگومان ئەمە تەنها پەیامێکی دۆستانەی منە بۆ کورد. دەنا من نامەوێت دەست لە کاری ناوخۆی کورد وەربدەم، تەنها وەکو دۆستێکی کێشەی کورد تێبینی خۆم دەڵێم. Kürtlere dostça bir mesajdır. Evet. Bütün Kürtlere. Evet. Peki ئێستا دوور لە سیاست و نزیک لە کولتور، نزیک لە فەلسەفە و گەشتەوەری و ئابووری، با باس لە پەیوەندی کورد و یۆنان بکەین. ڕاتان بەرامبەر بۆ پەیوەندیە چییە و دەبێت چی بۆ پتەوبوونی بکرێت؟ Tarihte Yunanlılar ve Kürtler beraberdir. تەماشای مێژوو بکەین دەبینین کە لە مێژە کورد و یۆنان پێکەوە بوون و ئاگاداری یەکتر بوون. لە ڕۆژگاری ئەسکەندەری گەورە بەدواوە پەیوەندیمان باش بووە و بەردەوام بووە. ئەو پەیوەندیە لە ڕۆژگاری بێزەنتینیەکانیشدا بەردەوام بووە. لە چەندین دەی ڕابردوویشدا کاتێک کوردەکان لە ستەمی دەوڵەتی سەدام حوسێن یان ستەمی دەوڵەتی تورکیا خۆیان ڕزگار دەکرد و دەردەچوون بۆ گەیشتن بە ژیانێکی ئازاد یەکەمین پردوو دەرگای دۆست یۆنانستان بووە. بەدەیان کوردی ڕۆژاوا، باشوور، ڕۆژهەڵات و باکوورم بینی وە گوتویانە کاتێک گەیشتینە سەر زەمینی یۆنان هەناسەیەکی قوڵمان هەڵمژی. ئەوان دەیانگوت یۆنانمان وەکو وڵاتی دووەمی خۆمان دەبینی. من پێم وایە و وەهایشی بۆ دەچم کە دەیان هەزار کورد لە یۆنانستانەوە تێپەڕین و خۆیان ڕزگار کرد. ئەو کوردەی پەرداخێکی ئاوی لە کەسێکی یۆنانی وەرگرتووە وشەیەکی جوانی لێ بیستووە. هەڵسوکەوتێکی دۆستانی لێ دیوە، لە بیری ناکات. پێم وایە دەبێت ئێمە بەردەوام بین لەو کارەدا.
بێگومان کێشە هەن کێشەی ویزا هەیە کێشەی هاتوچۆی ئاسمانی هەیە بەڵام ئەوانە لەو کێشانن کە چارەسەر دەکرێن دیارە هەندێ نیشانە هەن نەکەر حکوومەتی هەولێر بەڵکو حکوومەتی هەموو شوێنێک کێماسیان هەیە بۆ نمونە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە کنسوڵخانەیەک لە هەولێر بکەینەوە هەروەها گرنگ و پێویستە پەیوەندی باشی نێوان کورد و یۆنان تورکیا نیگەران نەکات هەموو پەیوەندیەکی بازرگانیان کولتوری ئێمە لەگەڵ کورد کارێکە ئاسایی و لە دژی هیچ کەسێک ئەوە ناکەین دەبێت حکوومەتی هەولێریش لەوە سڵ نەکاتەوە پەیوەندی و دۆستایەتی ئێمە لە دژی کەس نییە ئێمە لەگەڵ هەموو گەلێک بێگومان لەگەڵ گەلی کوردیشدا دەمانەوێت پەیوەندیەکی دۆستانی باشمان هەبێت بەڕای من یۆنانستان ئێلادە bۆ پەیوەندیکردنی کورد بە ڕۆژاواوە دەرگای سەرەکیە و دەبێت هەر بەو جۆرەش بێت İlk ve ana kapısıdır olması gerekiyor. Teşekkürler. Ben de teşekkür ediyorum. Afganisto Puli Puli. Parakalo.